53مین کۆڕبەندی ئابووری جیهانی داڤۆس لە سویسرا بەڕێوە دەچێت. سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان بەڕێز مەسرور بارزانی لەگەڵ شاندێک بەرەو داڤۆس بەڕێکەوتووە. کەمێکی دیکە دیدار و گفتوگۆکان و پێشوازی لە میوانان لە داڤۆس بە فەرمی دەست پێ دەکات. سەرۆکۆماری عێراقیش بەشداری دەکات و هەروە فواد حوسێن لەو کۆڕبەندەدا بەشدارە. کوردان بەگشتی لە عێراق و لە هەرێمی کوردستان نوێنەرایەتی کورد لە کۆڕبەندی داڤۆس دەکەن، بەڵام گرنگی ئەم کۆڕبەندە چییە؟ دەستکەوتەکانی چی دەبن و ئایا ئەمە تەنیا لە ئاستی باسکردنی کێشەکانەیە دەتوانێت خاڵە چارەنووسسازەکانیش لە کۆڕبەندەدا دیاری بکرێت و چارەسەری بۆ بدۆزرێتەوە. من زیاتر قسە دەکەم لە سەرم بابەتە بەڕێز کارە خۆشنا و شارەزا لە سیاسەتی نێودوڵەتی لە کوردستان 24 لەگەڵما. زۆر بەخێر بێت. زۆر سپاس. باس لە گرنگی کۆڕبەندی یابووری جیهانی داڤۆس دەکرێت، بەڵام من ئەمەوێت لە ڕوانگەیەکی دیکەوە تەماشایان بابەتە بکەین. ئەم کۆڕبەندە نێودوڵەتیانە تا ئێستا لە قۆناغی جیاوازە بەڕێوە چوونە، تەنیا دەستنیشانکردنی ئەو خاڵانن کە قەیرانی لە جیهاندا خۆڵقاندووە تانیانە ڕێگە چارێکیش بدۆزنەوە. کلیلی چارەسەرەکە لەکوێیە؟ بەڵێ دیارە کۆڕبەندی نێودوڵەتی داڤۆس کۆڕبەندێکی گرنگە، چونکە داڕێژەرانی بڕیار لەسەر ئاستی جیهانی لەوێ کۆ دەبنەوە و ئەم کۆڕبەندانە بەڕاستی گرنگە بۆ دەستنیشانکردنی ئەو گرفتانیکەوە دنیا و جیهان بەدەستەوە دەناڵێنێ و دەستنیشانکردنی چارەسەرەکانیش. دیارە خودی بەشداریکردنی داڕێژەرانی بڕیار لەم کۆڕبەندانە خۆی دەبینێتەوە لەوەی کە هەمویان دەتوانن بەیەکەوە دابنیشن و گفتوگۆ بکەن لەسەر ئەو پرسانیکەوە ئێستا لەسەر ئاستی نێودوڵەتی بڵێن جیهان ڕوبەڕووی بۆتەوە، بۆی بتوانن چارەسەرەکانیش دەستنیشان بکەن و بتوانن بەیەکەوە هەنگاو باوێژن بۆەوەی کەوا جیهان لە قۆناغێکەوە بگوازنەوە بۆ قۆناغێکی باشتر و ئارامتر و گەشە سەندووتر، هەم لە ڕووی سیاسی، هەم لە ڕووی ئابووری و هەم لە ڕووی ئەمنی و تەناهیش. باشە، پێگەی کورد لە نێو داڕێژەرانی بڕیارە گرنگە سیاسیەکانی جیهاندا چییە؟ ئایا هەرێمی کوردستان کە بانکێشتی و کۆڕبەندە نێودوڵەتیانە دەکرێت توانێتی کەڵک لەو دەرفەتە گرنگانە وەربگرێت؟ بەڵێ، بەدڵنیاییەوە بەشداری کورد لە کۆڕبەندی داڤۆس بەشداریی گرنگ و کاریگەرە و ئەمە پێم وایە پرسی کورد لە پرسێکی لۆکاڵیەوە دەگوازێتەوە بۆ پرسێکی نێودەوڵەتی، چونکە خودی بەشداریکردنی جنابی سەرۆکی حکوومەت و ساڵانی ڕابردووش جنابی سەرۆکی هەرێم و پێشتریش بەشداریکردنیان لەم جۆرە کۆڕبەند و لەم جۆرە کۆنفرانسە نێودەوڵەتیانە ئەمانە خۆی لۆبیکردنە بۆ پرسی کورد لەلایەک، لەلایەکی تر گەاندنی دەنجی کووردە بە ناوەندە نێودەوڵەتیەکان و هەروەها بەڕاستی گەاندنی پرسی کورد و دۆزی کووردە لە قۆناغی لۆکاڵیەوە بۆ قۆناغێکی نێودەوڵەتی، چونکە لەم جۆرە کۆنفرانسانە لە پراوێزی ئەم کۆنفرانسانە کۆمەڵێک دیدار و کۆبنەوەی زۆر گرنگ ئەنجام دەدرێت. دیارە جنابی سەرۆکی حکوومەتیش لەوێ ئەجندای کۆبنەوەکانی ئەجندای چڕوپەڕن و کۆمەڵێک خەڵک دەبینێ و هەموو دیدارەکانیشی لە چوارچێوەی گواستنەوە و گەاندنی دەنجی کووردە بە سەرکردەکانی جیهان، چونکە کورد ڕۆڵێکی بەرچاوی هەبووە، ژمارەیەکی خوێنراوە بۆ لەم ناوچەیە و توانیوێتی لە جیاتی جیهانی ئازاد شەڕی تیرۆر بکە و قارەمانەتی هێزی کورد سەلمێنراوە پێشتر لە ڕوبەڕووی تیرۆر. ئێستاش لەم ناوەندانە بەشداریکردنی پرسی کورد بە هەند وەردەگیرێت، چونکە کاریگەری خۆی هەیە لە سەقامگیرکردنی ئەمن و ئاسایش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جنابی سەرۆکی حکوومەتیش لەم جۆرە کۆڕبەندانە دڵنیاییەوە لە ڕێی دیبلۆماسیەوە بەرهێنان دەکات، چونکە بەرهێنان لە سێکتەری دیبلۆماسی دواتر و بەرهێنان لە سێکتەری ئابووری و سیاسی و ئەمنی و هەتا لە سێکتەری وەزەشدا بەدوای خۆدا دەهێنێت. بەڵێ، بەرلووی کە باس لەو سێکتەرە جیاوازانە بکەین کە هەرێمی کوردستان ئەتوانێت کاری لەسەر بکات، ئەمەوێ ئاماژە بە خاڵێکی گرنگتر بکەم، ئەویش کووردە وەکو گەورەترین نەتەوەی بێدەوڵەت. هەرێمی کوردستان وەکو قاوەرێکی سیاسی دادپێدانرا و لەم کۆڕبەندەدا بەشدارە لەگەڵ ئەو هەموو هاوکێشانێک کە لە دەوروبەریەتی بە تورکیا و سووریا و بە ئێرانیشەوە، هەموو ئەو تحدیاتی کە بەرامبەر بە هەرێمی کوردستان دەکرێت. ئەمە تا چەندە گرنگە بۆ کوردستان کە بۆ ناوەندێکی وا گرنگی نێودوڵەتی وەکو هەرێمێکی سەربەخۆ بانکێش دەکرێت؟ بەڵێ، دیارە هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوریە دوارچێوەی عێراق و جگە لەوەی جێگای ئومێدی پارچەکانی تری کوردستانیشە، چونکە ئەوە هەرێمی کوردستانە کە توانیویەتی لە ناو هاوچەشە نێودەوڵەتیەکانە شوێنی خۆی بکاتەوە و پرسی کورد ئێستا لە پرسێکی ناوچەیی دەرچووە بۆتە پرسێکی نێودەوڵەتی و پێم وایە ئەگەر پێشتر پرسی کورد قەتیز بوو بێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئێستا زۆربەی ناوەندە نێودەوڵەتیەکان ئاشنان بە دۆزی کورد و دۆزی کورد هەنگاوی باشی بڕیەوە، توانیوێتی کە جیهان لە دۆزی کووردە ئاگادار بێ. پێشتر ئەگەر تەنها چیاکان دۆستی کورد بوون، ئێستا لە وڵاتانی زلهێزیش دۆستایەتیان هەیە بۆ کورد و هەمویان گرنگی بە دۆزی کورد دەدەن، چونکە دەزانن کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست
ناوچەیەکی گرنگە و سەقامگیریش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دینایەت ئەگەر دۆزی کوردیش چارەسەر نەکرێت لەم ناوچەیە. باشە جگە لەلایەنە سیاسەکەی لایەنی ئابووری گرنگیش هەیە کە لەم کۆڕبەندەدا بە هەر ناونیشانی کۆڕبەندەکەش کۆڕبەندی ئابووری جیهانیە. سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان بەر لە بەڕێکەوتنی بۆ سویسرا و داڤۆس وتوێتی کە کوردستان لە داڤۆس کوردستان دەتوانێت لە داڤۆس چی بەدەستپێنێت و بەرهەمە چی دەبێت ئەم ئاڵوگۆڕە بازرگانی و بەرهەمهێنان و بەرهێنەرانە چۆن دەتوانن متمانە بە ئارامی و سەقامگیری و دۆخی ئابووری هەرێمی کوردستان بکەن. بەڵێ دیارە کوردستان لەسەر نەخشەی وزەی جیهانی پێگەیەکی تایبەتی هەیە و ئەم وڵاتانی کە بەشدارن لە کۆڕبەندی داڤۆس زۆربیان چاویان لەوەیەکەوە بتوانن هاوکار بن و بەرهێنان لە کوردستان لە سێکتەر جیاوازەکان دەبێت لە سێکتەری نەوت و گاز وزە کە ئێستا دەبینین ئەوروپا بەڕاستی بە قیرانێکی قوڵدا تێدەپەڕێ بەهۆی ئەو ناکۆچیانەی لە دوای شەڕی ئۆکراین و ڕوس هاتوونەتە ئاراوە دوای ئەوەی کە ڕوسیا ئێستا وەکو جاران بڵین نەوت و گاز هەناردە ناکە بۆ وڵاتانی ئەوروپا زۆربەی وڵاتان چاویان لە هەرێمی کوردستان ئەوکو باسم کرد چونکە هەرێمی کوردستان لەسەر نەخشەی وزەی جیهانی پێگەیەکی تایبەتی هەیە بۆیە دەکرێت لە پراوێزی ئەم کۆڕبەندە لە دیار و کۆبوونەوەکانە کۆمەڵێک گرێبەستی گرنگ ئەنجام بدرێ و دەکرێت جەنابی سەرۆکی حکوومەت چاوی وڵاتان زیاتر بکاتەوە و ئاشنایان بکە بە هەرێمی کوردستان چونکە لە زۆربەی بوارەکان هەرێمی کوردستان دەوڵەمەندە هەم لە سەرخان هەم لە ژێرخانە هەرێمی کوردستان دەتوانێت لە بازاری جیهانیە شوێن پێی خۆی بکاتەوە و دەتوانێت هاوکاری وڵاتانی جیهان بێ هەم لە دامیکردنی وزە هەم لە دامیکردنی زۆربەی بوارەکانی تر هەتا لە ڕووی کوشتتوقاڵیشە هەرێمی کوردستان خۆشت ئاماژەت پێکرد توانیویەتی کە هەندێک بابەت هەناردە بکە کە ئەوە جێگای دڵخۆشیە و دەستکەوتێکی گەورەی بۆ هەرێمی کوردستان و چونکە ئێمە دەبێت لە هەرێمی کوردستانە جگە لە پشتبەستن بە نەوت و گاز بە سێکتەری وزە دەبێت پشت بە سێکتەری گەشت و گوزار ببەستین دەبێت پشت بە سێکتەری کوشتتوقاڵ ببەستین و ئەمەش پێم وایە لە ئەجیندا و لە یەکێکە لە ئەجینداکانی جنابی سەرۆکی حکوومەت بۆی کە بەرچاوڕوونی بداتە وڵاتان بۆی بانکێشتیان بکە یا خود سەرنجیان ڕابکێشێ بۆی بێن هەرێمی کوردستان و بەرهێنان بکەن لە سێکتەرە جیاوازەکە. بەڵێ بەڕێز کارە خۆشنا و شارەزا لە سیاسەتی نێودەوڵەتی زۆر سپاس لەگەڵ کوردستان 24 بووین.